یەکێک بووە لە قوربانیەکانی شاڵاوی ئەنفال و چەندین مانگ لە زیندانی نوگرە سەلمان ماوەتەوە وە خۆی ئاماژی بۆ دەکات 200 کەسی بەهۆی شاڵاوی ئەنفالەوە لەدەستداوە و حکوومەتیش تەنانەت پارچە زەویەکی پێ ڕەوا نەبینیوە. لەبەر ئەوە ڕێگەی مەزارەکەیان داخست و ڕێگری دەکەن بەرپرسان بچنە سەر گوڵگۆکان و تاجەگوڵی نەدابنێن. یەکەم داواکاری ئەمە هاوردنەوەی ئەزیزانمانە هەتا ئێستا لە بیابانەکانی سەماوە نوگرە سەلمانن لە ڕاستیە نە هاوریانەتۆ نە هیچیشی بۆ کراوە ئەوانش کە هاوریانەتۆ هیچ خزمەت گوزاریەکیان نییە بەس ئەوەیە دڵخۆشیەکەی بۆ ئێمە لە باوشی نیشتیمانان ئەینا هاوردنەوەی ڕووفاتەکان یعنی ئەگەر بەم شێوە بیتێرنەوە لەوانەیە لە نوگرە سەلمان بن باشترە ساڵانە بڕۆین لەوێ یادیان بکەینەوە. وەڵا کوڕم ئەنفالە مێردم ئەنفالە لە دەیەکە ئەنفال کەمە 48 زەلامان بریا بەس ژنجێ ماوە مناڵەکانمان گەورە کردووە زۆربەی مناڵەکانمان ئیستا مناڵ خۆم نەهین ڕەفیقەکان مینە باڵەکان من خوشکەکانم تا ئێستا دا نەمەزیانە لە هیچ دەستگای حکوومەتە لە هیچ ڕێکخراوێکە لە هیچ کۆمپانیایەکە لە هیچ کەرتێ تایبەتە. بەهۆی نیگەرانیەکانیان بەشێکی زۆری کەسوکاری ئەنفالکراوان ڕێوڕسمی فەرمی یادەکەیان بایکۆت کردووتیان حکوومەتی هێندەی جاش و مستەشارێک ڕێز بۆ کەسوکاری ئەنفالکراوان دانانێت. لە دام و دەستگاکانی حکوومەتدا خۆفرۆشان و منداڵەکانیان ئێستا پێگەیان لە پێشمەرگە دڵسۆزەکان و کەسوکاری شەیدانی سەنگەر و کەسوکاری قوربانیەکانی جینۆساید بەهێزترە. لە ناو حیزبەکانیشدا جاش و خۆفرۆشان پێگە و بەرپرسیارەتی باڵایان پێدەدرێت. 35 ساڵی ئێمە کۆمەڵێک مەسوول و جاش و مستەشار تێدا پێشەوە دانیشە و کورسەکانی پێشەوە بۆ ئەوانە و کەسوکاری ئەنفالیش لەسەر بەرەو خۆرە دانیشن کۆمەڵێ بڵێن دوای یادەکە هیچ شتێک بەجێ بنایێت. هۆکاریمان ئەوەتانە ئەوانەی وە ئەنفالمانیان کرد خۆیان بزانن چییان پێ بکەن ئەوانەی وە جێمانە گۆڕەکانمان بیتێرنەوە بۆمان داواکاریمان ئەوەتانی. سنوورێکی بەرفراوانە ئەنفالێکی زۆری تایە نزیکەی 4000 گون لەم سنوورە ڕووخاون هیچ ئیتمامێکی ئەو تویان پێ نەدراوە هەتا ئێستا جادۆبانی گوندەکان هیچی جادە خیری بۆ نەکراوە هەموو جادەی خاکیە ئیتمامێکی هیچ یعنی هیچ ئیتمامێکی وایەن وەکو قەرەبۆکردنەوە چی حکوومەتی ناوەند چی حکوومەتی هەرێمی کورسان قەرەبووی کەسوکاری شەیدان و فەکراوانی نەکرێتەوە. بە سەرپەرشتی عەلی حەسەن مەجید و لەژێر فەرمانی سەدام حوسێن سەرۆکی ڕژێمی لە ناوچووی بەعسی عێراق ڕاگواستنی گوندەکان لەژێر ناوی ئەنفال بە 8 قۆناغ و لە مانگی شوباتەوە تا مانگی ئەیلولی ساڵی 1988 دەستی پێکرد. لە شاڵاوەکەدا 182,000 کەس بێسەر و شوێن یاخود کوژان و زیاتر لە 4500 گون خاپوور کران و پشکی شێری قوربانیەکانیش بەردەڤەری گەرمیان کەوت. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام ئیدارەی گەرمیان